جەلادەکەی نوگرە سەلمان دەستگیر کرا دوای 22 ساڵ لە خۆشاردنەوە. دوجار جەلادەکەی نوگرە سەلمان دەستگیر کرا حەجاج تکریتی، ئەو جەلادەی گەورەترین تاوانی بەرامبەر ئەنفالکراوان کرد. باوکاری نووسینگەی سەر و کۆمار و خانمی یەکەمی عێراق تاوانبارێکی شاڵەوەکانی ئەنفال بە ناوی حەجاج ئەحمەد حەردان دوای 22 ساڵ لە ڕووخانی دەسەڵاتی بەعەز دەستگیر کرا کە گەورەترین و دڕندانەترین ئەشکەنجەی زیندانیانی نوگرە سەلمانی داوە. حەجاج تکریتی کێ بوو؟ حەجاج ئەحمەد حەردان کە بە حەجاج تکریتی ناسراوە لە هەشتاکانی تەمەنیدا لە عەشرەتی ئەلبوو ناسر و هۆزی نزارە کە عەشرەتەکەی سەدام حسێنە، یەکێک بووە لە سەرپەرشتیارانی زیندانی نوگرە سەلمان لە پارێزگای سەماوە لە باشووری عێراق. ئەو جەلادە لە کاتی پرۆسی ئەنفالدا لە ساڵی 1970 پلەی ڕائیدی ئەمن بووە. لە دوای نەمانی دەسەڵاتی بەعەز لە هەرێمی کوردستان دەنگۆی مردنی لە شاری بەغداد بڵاو کرایەوە، بەڵام دواتر لە کاتی ڕووخانی دەسەڵاتی بەعەز لە سەرتاسەری عێراق لە شاری کەرکووک ژیاوە و دواتر ڕووی لە سووریا کردووە. زانیاریەکان ئاشکرای دەکەن ئەو جەلادە لە گەڕەکی جەرمانی دیمەشقی سووریا لە شوقەیەکدا ژیاوە، 3 کوڕی هەبووە، 2 کوڕی بۆ دژایەتی دەسەڵاتی نوێ عێراق پەیوەندیان با ڕێکخراوی قاعیدەوە کردووە لە ڕوبەڕووبوونەوەیەکدا لە ناحیەی زلوعی پارێزگای سەلاحەدین کە زێدی خۆیان بۆ کوژراون. کوڕە بچووکەکەی حەجاج ناوی ڕائید بووە و لە سووریا لەگەڵ باوکی ژیاوە. بە گوێرەی زانیاریەکان ئەو تاوانبارە لەلایەن هێزەکانی ئاسایشی نیشتیمانیەوە لە ناو عێراق لە 2 ڕۆژی ڕابردوودا دەستگیر کراوە و دانی بەوە داناوە کە ئەو کەسەی بەدوایدا دەگەڕێن خۆیەتی. ماوەی 8 مانگە نووسینگەی خانمی سەر و کۆمار چاودێری ئەو دۆسیە دەکات و ژمارەیەک لە کەسوکاری قوربانیانی بردووە بۆ ئەوەی سکاڵا لەسەر و تاوانبارە تۆمار بکەن، ئەگەر چی توانی ماوەی 22 ساڵ خۆی ون بکات. بەڵام دوجار قوربانیانی پرۆسی ئەنفال بە دەستگیرکردنی دڵشاد بوون.